مەجلیسەکەمان ئەگوێزینەوە و ئەچینە خزمەت هاوڵانی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم کە نوعمانی کوڕی بەشیر بۆمان ئەگێڕێتەوە. ئەفەرمێ لە یەکێ لە مزگەوتەکانە دانیشتە بووین، لەو کاتەیە ئەبوو ثەعلەبەی خوشەنی هات ڕووی کردە بەشیر کە یەکێک بوو لە هاوڵەکانی پێغەمبەرگیان صلی الله عليه وآله وسلم، پێوت فەرمایشتی عومەران بۆ بگێڕەرەوە. حوذەیفە صاحبی سری پێغەمبەرگیان صلی الله عليه وآله وسلم لە مەجلیسەکە بوو، فەرمووی والله لەو خوتبەیە من ئامادە بووم چۆن لە زمانی پێغەمبەرگیان صلی الله عليه وآله وسلم دەرچوو ئاوا لەبەرم کردو بۆتان ئەگێڕمەوە. ئەفەرمێ هەموو بێدەنگ بووم. فرموي پیغمبرجان صلى الله عليه وآله وسلم فرموي تكون النبوة فيكم ما شاء الله. پیغمبرایەتی و بوونی محمد المصطفى عليه الصلاة والسلام لەناو ئێوە چەندێ خوا بێ بڕعکات و ئەمێنێتەوە. ئەگەر خوا ئێرادەی هەبوو لای ببە لای ئەبات. لە دوای ئەو ثم تكون خلافة على منهاج النبوة، أم أمتا خلافتك الراشدي بويا لدواي بيغمبر عليه الصلاة والسلام، أم خلافيك لسر منهجي بيغمبر صلى الله عليه وآله وسلم أروات. ثم تكون ملكا عاضا، دواي أما أمتي إسلامي أبيت خاوني مليك بلام شون ملكك هەمیشە ترس هەیە بفەوتێ. عاض بە معنای ئەوەی کە کەسێک تند قەپی پیا بکە کە ئەنەما بە زۆر لە چنگیان ڕائەکێشن و ئەوانیش بەدان تند قەپ ئەگرن بە ئیمارەت و گەورەیە. دەوڵەتی ئومەوی و عەباسی و عوسمانی هەرسێکیان مەلیکی بوون. ئەی دوای ئەمە چی؟ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم، بیرکەنەوە چۆن نەخشە ڕێگا بۆ ئەم ئومەتەدا ئەنێ، چۆن لە پێش چاوێتی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم ئەم ئومەتە بۆ کوێ ئەڕوا. خۆی لە ناویانایە پێیان ئەڵێ پێغەمبەرایەتی نامێنێ. ئیشارەتیان بۆ ئەکا خولەفای ڕاشیدین لە پشتمەوە دێن و لەسەر منهاجی نبووەت ئەڕۆن. دواتر باسی 1000 ساڵی حکمیان بۆ ئەکا کە ئەم ئومەتە لەسەر پێکانی وەستاوە حکمەکە، حکمێکی مەلیکایەتی لە زمانی ئومەوی و عەباسی و عوسمانیە. دوای ئەمە ئەفەرمێ ثم تكون ملكا جبريا، ئەبێتە مڵکایەتێکی جەبری بە زۆر بەسەر موسڵمانانە خەڵکی خۆیان ئەسەپێنن. ئومەتی ئیسلامی زەبر و زەنگ ئەی با بەڕێوە، پۆستاڵی عەسکەر ئەی با بەڕێوە. ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم ئەمە چەندێ بڕعکە. دوای ئەمە چی؟ أفرمي ثم تكون خلافة على منهاج النبوة ثم سكت. فرمي لدواي أما خلافة لسر منهاج بيغمبران عليهم الصلاة والسلام أقريته وبو أمته. أما أبينين همود دقي فرما يشتكي بيغمبريان صلى الله عليه وآله وسلم كصحيح لواقع رويداو أو رديكي زور قوريبو وانيك بروان بالسنة النية جلانا تكبر بونو ألن تنها قرآن كفايته. فرمايشتي بيغمبري خوا صلى الله عليه وسلم قوانين بو أمته بو يكها والله درجاي ميجوا يك تابعين مناقشة فرموديش بيغمبري خوا صلى الله عليه وآله وسلم نكردوا. يا سايكي بسيط كإنسان كان دائما كاتي يا سا بسرت أخواننا وسيركي هموان بيكا وهل أصنوا حرمة بو يا سايكي إنسان داينا. أما يا ساي ديني خوا جل جلاله قرآن والسنة دوانەیە کەن پێکەوە کە یاسا و تەشریعی ئەم ئومەتیان دامەزراندووە. سێکە 100 ساڵە و خەریکە 100 ساڵە خلافەتی ئیسلامی نەماوە، مولکێکی جەبری لەناو ئەم ئومەتە دەستی پێ کردووە. هەر جارەی جۆرە زاڵمێکێت و ملی خەڵکی موسڵمان ئەشکێنێ، بە زۆر خۆی ئەسەپێنێ، بە زەبری چەک و ئەمن و قواتی عسکەری و ئینقلاباتی عسکەری خۆی زاڵەکە. انتخابات بۆتە درۆیەکی جوان کە مناڵیش خەریکە بڕوای پێ ناکە.
ئەزانێ انتخابات لە وڵاتی ئێمە هەر ئەکات عسکەرتاریەت بۆیە ئێمە ئەبێت چاوەڕێ بکەین یان ئیش بکەین بۆ ئەوەی منهاجی نبوەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم بگەڕێتەوە ئەو کەسەی چاوەڕێکا بۆ ئەوەی منهاج بگەڕێتەوە کەسێکی مردووە ئەو کەسەی ئیشەکا بۆ گەڕانەوەی منهاجی نبوەت عليه الصلاة والسلام ئەو کەسێکی زیندووە ئەتوانێت کارکە ئێمە لە زەمانێکان خەریکە بەرەو 100 ساڵ ئەڕۆین لە ساڵی 2023 100 ساڵی ڕەک تێ ئەپەڕێ بەسەر ڕوخانی خلافەتی ئیسلامیە پێغەمبەرگیان صلی الله عليه و آله وسلم ئەفەرمێ 100 ساڵ جارێک خوا ئەمینێ کەسێک بۆ ئەم ئومەتە ئەنێرە ئەم ئومەتە ڕێکەکاتەوە ڕاستەکاتەوە دروست ئەبێتەوە ئێمە خەریکە نەسیمی گۆڕانکاری ڕوومانتی ئەکا لەو ئەچێ بە چاوەکانی سەرمان حەضارەتی ئیسلامی جارێکتر ببینینەوە کە پڕتاو ئەدات و دێتەوە ناوکایی مەیدانی سیاسەت و دنیا بەڕێوە ئەبا